ئەوە ناڵێمەوە. بە ناوی خوای گەورە و میرەبان، ئازانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دەبمەوە میوانی ماڵەکانتان. ئازانم لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا و دوێنێش گەشتی شیکاری وەرزشی بەهۆی فیستیڤاڵی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆست ئەنجام نەدرا. بۆیە ئەمڕۆ بەرنمەکەمان ئەنجام دەدەینەوانێ و دەتوانن لە پەیجی تایبەتی پەیام سپۆرتیشەوە بینەری بەرنمەکە بن و هەروەها خاوەنی جوانترین کۆمنتی شیکاریش تایبەت بە پرسی ئەمڕۆمان دەبێتە براوەی خەڵاتێکی تایبەت لەلایەن پێشانگای سپۆرتیکەوە. ئەمڕۆ باسکردنی ئەمە دوو تەوەری سەرەکی دەبێت و تەوەری سێمیشمان باسکردن دەبێت لەسەر پاڵەوانتێکی تێنس کە لە شاری هەولێر یارەکانی دەست پێ دەکا. بابەتی سەرەکی بێبەشبوونی ئیتالیا لە گەیشتن بە مۆندیالی 2022 قەتەر و هەروەها باسکردن لە دەرەنجامی یارەکانی هەفتەی 25 خولی ناوی کوردستان کە بە دوایەم هەفتەیە 5 هەفتە لە یارەکانی خولەکە دەمێنێ. بۆیە ئەمڕۆ هەوڵ دەدەین شیکاریی تەواو بۆ ئەو بابەتانە بکەین کە شایانی گفتوگۆ لەسەرکردن. لە ماوەی ڕابردوو هاوڕێیانم لە گفتوگۆی دەرەوە یاریگا باسێکیان لە کرانە دەرەوەی ئیتالیا کرد و زۆرێک لە هاونیشتمانیانی ئەزیز هاوڵاتیانی بەڕێز بینەرەکانی پەیام داوایان کردبوو بە تایبەتی محەممەد ئیبراهیم باسکردن لە ئیتالیا بکە و وجودی هەبێت لە باسکردن لە بەرنامەی لە سەر کرانە دەرەوەی ئیتالیا. من لەمەوێ لێرە خاڵ بە خاڵ ئەوەی کە نەوتراوە، ئەوەی کە وردەکاریە و باز نەکراوە لێرەدا لەسەری بڕۆین ئێمە باسێکی تاوی لەسەرکەین کە حەز دەکەم سەرەتا لە ڤیدۆی یارەکەەوە دەست پێ بکەین، پێکەوە بینەری ڤیدۆی یارەکە دەبین. لە دوای ڤیدۆی یارەکە پاژۆی بینەری بوون قسەکانم دەست پێ دەکەم و شرۆڤەی تاوتان لەسەر دەرکردنی ئیتالیا بۆ دەکەم و هەنێ خاڵی جیاوازان ئاماژە پێ دەدەم کە نەوتراوە. وەک دەبینن ئەمە یارەکەیە کە لە دوورگەی سقلیا لە پالێرمۆ بەڕێوە چوو، یاریگای تایبەتی پالێرمۆیە. وەک دەبینن ئیتالیا هەر لە سەرەتاوە کۆنتترۆلی یارەکەی کرد و کۆمەڵێ هەلی زۆرڕینی لەدەستدا و بیدادمان شنێر بە پێگاتەیەکی هێرشبەری یاری کرد لە پێناو ئەوەی هەرزوو بە گۆڵی مەقدۆنیا بگا کە بە کۆی گشتی یاریەکە ئیتالیا 32 لێدانی بۆ گۆڵی مەقدۆنیا هەبوو. 32 لێدان، تەنانەت 32 لێدان بۆ سەر گۆڵی تیپی مەقدۆنیا هەبوو و 5 لێدانیان ناوگۆڵی گرتوو بوو بە ئاراستەی گۆڵچی. واتە باڵادەستیشی تەواوی بەسەر یارەکەدا گرتبوو بەبێ ئەوەی بتوانن هیچ گۆڵێک تۆمار بکەن لە کاتێکدا مانشینی تەواوی کەرەسەکانی خۆی ئەوەی کە بە بیر و بۆچوونی خۆی باشترین خزمەت بە ئیتالیاکەن بۆ میاریە بردبووی، بەڵام کۆتاییەکەی بە شکست کۆتایی هات بەرامبەر بە مەقدۆنیا. وەک دەبینن مەقدۆنیەکان لە میارەدا بە گرینتایەکی ئیتالی یاریان کرد، بەرگریەکی توند ئەو شێوازەی کە ئیتالیا خۆی پێناسراوە بەڵام دەستبەرداری ئەو ڕێچکەیە بووە هەڵبژاردەکانی دیکە بۆ سەرکەوتن بەرامبەر گەورەکان ئەم شێوازە یاریە پیادە دەکەن. دەبینین مەقدۆنیا بە شێوازی یاریکردنی ئیتالی توانی سەرکەوتن بەسەر ئیتالیادا بەدەست بێنێت. ئەمەش گۆڵەکەیە کە بە هەڵەی یاریزانانی ناوەند و هێڵی بەرگری و هەروە دواتریش دۆناڕۆمای گۆڵچی گۆڵەکە لە کاتێکی کوشندەیە لەسەر ئیتالیا تۆمار دەکرێت کە هیچ ئەگەرێک بۆ گەڕانەوەی ئیتالیا نەمابوو لە کاتی یارەکەیە. ئەمە شکستی ئیتالیا بوو. لێرەدا دەبرپرسین بەرپرسیارەتی شکستی ئیتالیا کێیە؟ زۆر کەس باس لە یاریزانەکانەکەن لێدانی لە دەستدانی سزار لە جۆرجینۆ، بەڵام من ئەلێرەدا وردەکارەکەتان بەتەواوی پێدەڵێم. کاری مانچینی لە هەڵبژاردەی ئیتالیایە چی بوو؟ ئێمە بۆ لە کاتی یۆرۆیە ستایشی مانچینیمان. لە کاتی یۆرۆیە مانچینی هاو هەڵبژاردەیەکی لە جیاکۆمۆ ڤێنتۆرا وەرگرت کە سەر نەکەوتبوو بۆ مۆندیالی 2018 رووسیا، بەڵام هاو بە شێوەیەکی باش ئەم تیمەی ڕێک خستەوانێ، بە شێوەیەکی باش هەوڵیدا تەواوی سوود لە تەواوی یاریزانەکان وەربگرێ بە هاوکاری ئیتیحادی ئیتالی توانی پێگاتەیەک دروست بکات و بەشداری پاڵەوانێتی یۆڕۆی پێ بکات کە دەرفەتدانی بە
ساڵێت تاخیربوون یاری یۆڕۆش ئەمە دەرفەت بوو بۆ ئیتالیا لەبەرەوەی من بۆ چوونێکم هەیە پێم وایە چ بایرن کە چامپیۆنزیگی بردەوەش گۆڵەکەی لە بەشتۆنە کرد چی ئیتالیا کە پاڵەوانی یۆرۆ بووە چی ئەرجنتین کە پاڵەوانی کۆپا ئەمریکا بوو ئەگەر تیپەکانی ڕکابەریان لە بارودۆخی ئاسایی خۆیانە وەرزشەکەیان بەڕێب کردا هەرگیز هێندە بەسانایی ئەم سێ تیپە نەدەبوونە پاڵەوان ئەم تیپانە بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنایان بە باشترین شێوە بۆ خۆیان قۆستاوانێ و بە کەمترین زیانەوە بەشداریان لە پاڵەوانەتیەکان کرد و بوونە پاڵەوان یعنی شێوازی گۆڕینی چامپیۆنز لیگ یاریەکانی بایرن لەمە سودمەند بوو لەبەرەوەی بایرن یەکەمین یانەش بوو کە دەستی بە ئامادەکاریەکان کردو وڵاتی ئەڵمانیا یەکەمین تیپ بوون کە دەستیان بە ڕانانەکان کردەوە بۆ تاواوکردنی وەرزەکە ئەڵمانیا بە مانگێک پێش هەموو ئەوروپا دەستی بە ڕانان کردەوە ئەمە ژوای کرد یاریزانەکانی بایرن مونیخ لەو پەڕیتوانیانە ڕوبەڕوو بنەوانێت ئیتالیا کە پاڵەوانی یۆڕۆ بوو استیغلالی بارودۆخی فەڕەنسای کرد لەوەی گۆڕانکاری لە پێگاتەکەیە ڕوویدا بوو گەڕانەوەی بنزیمە و دەنگۆی و چەند ناکۆچیەکە لە نێوان جیرۆ و یاریزانەکان دروست بوو ئەمە وای کرد فەڕەنسا باسێکی لاواز دەرکەوێت لە هەمووی گرنگتر تیپەکەی ئیندیکی و ئیسپانیا لە دۆخی پێویستی خۆیانە نەبوون تیپێکی تازەی دروست دەکرد کە ڕەنگە گەر 2022 وایە هەرگیز ئیتالیا نەیتوانیا لە ئیسپانیا بەرێتوانێ لە هەمان کادا داڕوخانی ئەڵمانیا لەو پاڵەوانێتی ئەمانە هۆکار بوون بۆی کە ئیتالیا بێتە پاڵەوان بەڵام ماشینی شایانی ستایشکردنە لەبەرەوەی لەو بارودۆخە نەخوازراوەیە ئیتالیای بەو دۆخە گەیاند و کردیا پاڵەوانی یۆڕۆ و ئێمە من ئێستەشی لەسەر بێ بە هەمان شێوە ستایشی ماشینی دەکەم لەبەرەوەی کارێکی کردو بۆ ئیتالیا کە لە بیرۆکە و لە پلانی هیچ کەسێکانە بۆ ئیتالیا بەمە بکەن بەڵام دوای ئەمە چی ڕوودەدات؟ هەڵبژاردننی یاریزانان بۆ مانچینی چی بوو؟ من سەرنجێکم هەیە لەسەر ئیتالیا پێم وایە ئیتالیا بەردەوام مافیاکان باڵادەستی تەواویان هەیە بەسەر ئیتالیا لە نمونەی چی؟ بۆ نمونە ئەگەر ئێمە هەڵبژاردننی یاریزانەکان وەربگرین ئیتالیا لە پاژەوەی کە کەوتە پاشکۆوانێ هاو تەجنیسی جۆ پیدرۆی بەرازیلی تەمەەن 30 ساڵی کرد لە یانەی کالیاری کە یانەی کالیاری خۆتان دەزانن ئەم ساڵ لە بارودۆخی لە ئیتالیا زۆر خراپە و لە پلەی حەڤەیەم دێت لە ناوچەی سووری دابەزین نزیکە ئیتالیا هاو تەجنیسی جۆ پیدرۆی کرد بەوەی کەلێنی هێڵی هێرشبەریەوە لە کاتێکدا ئیتالیا خاوەنی ماریۆ بالۆتێلیە ئەگەر بالۆتێلی 3 ساڵی ڕابردووی بە خراپی بەڕێکردێ بەس با ئێمە بین باسێک لە بالۆتێلی پیمزاین بالۆتێلی لەم دۆخەی ئێستەیە چییە؟ وەرزی ڕابردوو یانەی ئەدەنە دیمرسپۆری تورکی لە خولی پلەیەکی تورکیا یاری دەکرد سەرکەوت بۆ تیپە نایابەکانی تورکیا لەگەڵ سەرکەوتنی پاژەوەی مۆنتێلا بوو بە ڕانەری گرێبەستیان لەگەڵ بالۆتێلی واژوو کرد لە سەرەتای وەرزەکەوانێ ئێستا ئەدەنە دیمرسپۆر سەرڕایەوە یەکەم وەرزێتی لە خولی سوپەری تورکیدا بەشداری بکات پلەی پێنجەمی گرتووە لە پێش ئەو یانەی گەڵەتە سارایەوەیە کە بە 2 یاری ئۆرۆلیگ یانەی بەرشلۆنە زۆر بە زەحمەت ئەم بەرشەلۆنە بەهێزەی کە چاوی دروستی کردووە زۆر بە زەحمەت بەربەستی گەڵەتە سارای تێپەڕان پلەی پێنجەمی گرتووە تەنها یەک خاڵ دوورە بۆی کە بەشداری یەکێک لە پاڵەوانێتی ئەوروپیەکانی وەرزی داهاتووی چامپیۆنز لیگ یاخود لە چامپیۆنز لیگ تا ڕادێکی زۆر دوورە یۆرۆلیگ یاخود کۆنفرانس لیگکە لە ڕکابەریدا ماریۆ بالۆتێلی لە وەرزەی خولی یانەکانی تورکیایە لە کۆی ئەنجامدانی 25 یاری خاوەنی 11 گۆڵ و 4 ئەسیستە کە تەنها 3 گۆڵی بەلێدانی سزا تۆمار کرا و 25 یاری ئەنجام داوە کە لەم 25 یاریە 6 یاریان وەکو یاریزانی یەدەک بەشداری کردووە لە 19 یاریانە وەکو یاریزانی سەرەکی بەشداری کردووە ئەمە یەکێک لە هەرە گەورەترین هەڵەکان کە تۆ هاوار دەکرێت تۆ خاوەنی کەلێنێکی گەورەی لە هێڵی هێرشبردنە پێویستت بە وزەیەکی هێرشبەریە تۆ بالۆتێلی یاریزانی خۆتە یاریزانی خوازراوی خۆتە بەڵام نایبیتەوە هەڵبژاردەکەەوە لەگەڵەوەی ئێستا بالۆتێلی کاتە سوورەکانیشی لە خولی تورکیا بەم 25 جاری ئەنجامی داوە گۆڕانکاری بەسەراتوە واتە گۆڕانێک لەم کوڕەدا ڕووی داوە بەڵام مانشینی هەر پێی رازی نەبوو ئایا ئەوە مانشینیە کە پێی رازی نییە نەخێت من بڕوام وایە مانشینی قەنەعاتی کولی بە بالۆتێلیە وەرخۆی دەرخەری توانەکانی بالۆتێلی بۆ وەرخۆی ئەو کەسە بۆ کە بالۆتێلی بدۆتەمان سەرسیتی و هەر خۆی
ئەو کەسە بۆ کە بڕیاری بانگێشتکردنەوەی بالۆتێلیەوە پاش دابڕانێکی زۆر دووبارە لە مانگی 1 و 2 بانگی کردوانێ بەڵام لە کۆتا ساتە ئیتالیا دووەلی مافیایە من بە دڵنیایی پێتان دەڵێم مافیاکان ڕێگرن لەوەی بالۆتێلی گەڕێتە بۆ ئیتالیا و دەستەخەنە کاروباری ئیتالیا لە نمونەی تر چییە؟ بەرگریکاری ڕاستی ئیتالیا لەم یاریەدا من حەز دەکەم بۆ هێڵی هێرشبردنی ئیتالیا ژەوەش بڵێم شیرۆ ئیمۆبیلی سەرڕاوی گۆڵکاری لازیۆیە خراپترین ئاستی لەگەڵ ئیتالیا پێشکەش کردووە لە کۆی ئەنجامدانی 8 دیاری لە پاڵاوتنەکاندا تەنها 2 گۆڵی تۆمار کردووە بۆ هێرشبەرێک کە 8 دیاری بە درێسی ئیتالیا ئەنجامدا و لە هەر 8 دیارەکەش لە پێگاتەی سەرەکی بەشداری کردووە بەڵام 2 گۆڵی کردووە کەوا بێمە سەلمێنەریەوەی ئەم هەڵبژاردەیە کە لێنێکی گەورەی لە هێڵی هێرشبردندا هەیە چارەسەرەکەشی ڕوون و ئاشکرایە بەڵام دەستی بۆ نابرێت بۆ زیاتر وردبوونەوە لەسەر ئەم مافیاگەری ئیتالیا ئیتالیا لە هێڵی بەرگری باڵی ڕاست ئەلیساندرۆ فلۆرنزی بردووە لە یانەی میلان هەمووتان ئاگادارم فلۆرنزی لە یانەی میلانە یەدەگی کالابریایە کە کالابریا ئەم وەرزە کاپنی میلان لە ئێستادا ڕیزبەندی یەکەمی خولی یانەکانی ئیتالیای گرتووە کالابریا لەم وەرزەدا لە کۆی ئەنجامدانی 19 یاری خاوەن و 2 گۆڵ و 3 ئەسیستە فلۆرنزی 20 یاری بەشداری کردووە خاوەنی تەنها گۆڵەکە میلان یەکەمی خولی یانەکانی ئیتالیایە بەڵام کالابریا ناباتە پێگاتەکەوەی فلۆرنزی کە یەدەگی کالابریایە لە یانەی میلانە فلۆرنزی دەچێتە پێگاتەی ئیتالیا و بە شێوەی سەرەکی بەشداری دەکات دەگەرچی پێشتر دیلۆرنزۆ بووە کە لە ناپۆلی یاری دەکات بەڵام بە هەموو پێوەرێک زۆرێک باز لەوە دەکا ئەبێ خولی ناوخۆی وڵاتەکە و بەهێز بێ ئیتالیا باجیەوە دەدا کە خولی ناوخۆی لاوازە و بەم شێوەیە باشە من پرسیار لێوە دەکەم خولی ناوخۆی لاوازە ئایا فەڕەنسا خولی ناوخۆی لە لوکەی بێزیە سویسرا خولی ناوخۆی لە لوکەی بێزیە کرواتیا خولی ناوخۆی لە لوکەی بێزیە نەخێر هەموو ئەمانە پێچەوانەکەیەتی نەخێر پەیوەندی بە خولی ناوخۆییەوەنێ ئەوە تا میلان یەکەمە باشترین یاریزانەکەی کالابریا کاپنی تیپەکەیە و باشترین ئاست و باسی ئەنجامیە بەڵام لە خولی ئیتالیا و سوود لە توانەکانی وەرناگیرێ لە هەڵبژاردەی ئیتالیا بە نمونەیەکی تر بۆ نمونە کیلینی بانگێشتی هەڵبژاردەی ئیتالیا کراوە کیلینی تەمەنی 37 ساڵ لە زۆربەی یاریەکانە کیلینی یاریزانی یەدەگە وەکو یاریزانی یەدەگە کە هیچ ئیسفادەی کێوتووی نەبووە لە کۆی بەشداریکردنەکانی لەگەڵ یۆڤانتۆسا جۆرجیۆ کیلینی 12 یاری ئەنجامداوە نە گۆڵی کردووە نە ئەسیست ڕۆمانیۆلی پاش پێکانی سیمۆن کارێ ئێمە لە ماوەی ڕابردوو ڕەخنەیەکی زۆرمان لە ئاستی ڕۆمانیۆلی دەکرد لەوەی کە ڕۆمانیۆلی ئاسی داوازیوە بالفعل لە میلانە بوو بە یاریزانی یەدەگ بەڵام پاش پێکانی کایەت ڕۆمانیۆلی گەڕایەوە پێگاتی سەرکی ڕۆمانیۆلی ئاستی توانای ڕاستەقینی خۆی پێشکەش کردوانێ لە کۆی ئەنجامدانی 12 یاری لە پاش گەڕانەوەی 7 یاری بە کلینشیتی بۆ میلان تەواو کردووە ڕۆمانیۆلی و میلانیش یەکەمی خولی یانەکانی ئیتالیایە بەڵام هیچ ئیسفادەیەکی ئەوتۆی نەکردووە دەشمەوە بڵێم مانشینی کە براوەتە پێگاتی ئیتالیا ئەمساڵ ڕۆما پلەی شەشەمە بەڵام مانسینی بردووە لەسەر حسابی ڕۆمانیۆلی و هەروەها ئەوەی کە بمەوێ خاڵێکی گرنگ کە ئاماژەی پێ بکەمەوەیە کە ئیتالیا لە دوای بەدەستێنانی نازناوی یۆرۆ غوروریکی زۆر بە یاریزانەکانەوە دیار بوو وەک دەبینن پێش یاریەکانی پاڵاوتن پێش یاریەکانی یۆرۆ ئیتالیا 3 یاری لە پاڵاوتنەکان ئەنجامدا هەر سیارەکەی بە سەرکەوتن کۆتایی پێێنا دوای یەکەم یاری یۆرۆ یاریکی دیکەی ئەنجامدا بە سەرکەوتن کۆتایی پێێنا دوای ئەمە 4 یاریمایەوە لە پاڵاوتنەکان هەر چواری ئیتالیا بە یەکسانبوون کۆتایی پێێنا ئەمە باجی گەشتنی ئیتالیا بوو بە پاشکۆ بەرامبەر بولغاریا یەکسانبوونی تۆمار کرد بەرامبەر سویسرا یەکسانبوونی تۆمار کرد و جۆرجینۆ لێدانێکی سزای لەدەستدا بەرامبەر ئێرلەندای باکوور یەکسانبوونی تۆمار کرد بەرامبەر سویسرا یەکسانبوونی تۆمار کرد دەوانێ و لێدانێکی سزای لەدەستدا بەرپرسیارەتی یەکەم وەک باس کرا ئیتالیا بچێتە پاشکۆ درایە سەر جۆرجینۆ بەڵێ جۆرجینۆ بەشێک لە بەرپرسیارەتەکەی بەسەرەوە بەڵام پاژەوەی سەمەر گۆڵچێکی ناوازەیە
لە لێدانی سزای دووەمە ئەکرا مانشینی گۆڕانکاری بکرا مانشینی متمانەی بەم یاریزانە هەبوو تەنانەت دوای یاریێژوتی ئەگەر لێدانی سزا دروست بێتەوە جۆرجینۆ جێبەجێەکە بەڵام بۆ هەموو یاریزانێک ئاسایی لێدانی سزا لە دەستگیرێ نابێت تەنها یاریزانەیە تاوانبار بکرێت من حەز دەکەم ئێوە لەگەڵ ویژدانی خۆتان ئاسوودە بکەن بە شتێک لە چامپیۆنز لیگی ساڵی 2012 کریستیانۆ ڕۆناڵدۆ و ڕیکاردۆ کاکا لە یاری چواریا بەرامبەر بایر مونیخ لێدانی سزایان لەدەستدا لیۆنێل میسی بەرامبەر بە چێلسی لێدانی سزای لەدەستدا کریستیانۆ ڕۆناڵدۆ لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی 2008 لێدانی سزای لەدەستدا بەرامبەر بە چێلسی بەڵام ناکرێتەوە ڕووداوەکە بخەیتە سەر لێدانی سزا مسی لە کوپا ئەمریکای 2016 لێدانی سزای لەدەستدا بەرپرسیارەتی یاریزان بە لێدانی سزاکە ناگیرێتە بەرچاو ئیتالیا کۆمەڵێ هەڵەی لێشاوی هێنا لە دەستدانی لێدانە سزاکە لەگەڵ و کۆمەڵە هەڵەیە بوو من پێ دەڵێم لە دوای یۆرۆ ئیتالیا لە کوێ ئەنجامدانی 5 یاری لە پاشکۆی پاڵاوتنەکان بە یاریەکەی مەقدۆنیاوە کە شەشەم یاری بووە یەک سەرکەوتنیە بۆ 4 یەکسانبوونی هەبووە لەگەڵ دۆڕانێکە کەوابێ ئەم هەڵبژاردەیە شایانی ئەوەیە نەگاتە یارەکانی مۆندیال کۆتا خاڵکەبنەوە لەسەر ئیتالیا ئاماژەی پێ بدەم ئەوەیە وەرزشی ئیتالیا بەگشتی داڕوخاوە گەنجی ئیتالیا بەگشتی لە دیوە وەرزشیەکە بە ڕێژێکی بەرچاو دوور کەوتۆتەوەی ئابووری ئیتالیا بەردەوام لە شکستە داهاتی گەنج لە ئیتالیا بەدی نایە دێندەزیت تێبینی بکەن ئیتالیا لە ساڵی 2004 یەکێک لە باشترین تیمە باسکەکانی هەبوو کە بەڵگەشت بۆی بەشداریکردن بوو لە ئۆلۆمپیادی ئەسینا و گەشتن بوو بە چوارگۆشەی زێڕی ئیتالیا لە ساڵانی ڕابردوو لە 20 ساڵی ڕابردوو ئەگەرم 3-4 ساڵەیە خیری لێ دەرکەین باشترین تیمی بالەی لەسەر ئاستی گیان هەبووە لەسەر تیمی بالەی ئیتالیا داڕوخاوبوونی نەما تیمی باسکە بە هەمان شێوە لە شمشێربازیە ئیتالیا لە پاڵەوان لە ئۆلۆمپیادەکانە تەواوی زۆربەی زۆری میدالیا زێڕەکانی بۆ خۆی دەستەبەر دەکرد بەڵام ئێستا بەو جۆرە نییە کەوابێ وەرزش لە ئیتالیا بەگشتی داڕوخاوە و داڕماوە ئەم بەرپرسیارەتیانە هۆکار بوون بۆی کە ئیتالیا نەگاتە مۆندیال و پێشم وایە ئیتالیا شایستە نەبوو بگاتە یارەکانی مۆندیال باسەکەی ئیتالیا کۆتایی پێدێنم هیوادارم ئەوەی کە باز نەکرابوو لەسەر ئیتالیا ئێوە بە تەواویلاتان ڕوون بوو بێ دەچمە سەر گرافیکەکانی تایبەت بە هەفتەی 25 خولی نایابی یانەکانی کوردستان و دەمەوێت شتۆڤێکتان لەسەر خولی نایابی کوردستان بۆ بکەم یارەکانی هەفتەی 25 خولی نایابی کوردستان کۆتایی پێیات سیروانی نوێ لە کۆتا هەفتە بەرامبەر بە یانەی زاخۆ یەکسانبوونی تۆمار کرد بە 2 گۆڵ هەندرێن لە دوامین هەفتەی لە دوامین یاری لە هەفتەی 25 سەر ڕاگەڕانەوەی یاسر خاسم بۆ پێگاتەکەشی بەڵام لە ناو دەربەندی خاندا یەکسانبوونی تۆمار کرد بە 2 گۆڵ سەی سادق براوە بوو لە بەرامبەر سۆرانە کە یەکەم سەرکەوتنی لە وەرزی ئەم ساڵە لە دەرەوەی یاریگای خۆی دەستەبەر کرد کامە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گەورە بوو بۆ یانەی سەی سادق هەروە نەورۆز لە یاریگای خۆی لە شێروانی بردەوە بە 3 گۆڵی بێوەڵام و چەمچەماڵیش لەم هەفتەیەدا دوجار لەگەڵ کاپتن یونس یەکەم سەرکەوتنی خۆی دەستەبەر کرد ئەمەی دەمەوێت باسی بکەمەوە کە ئێستا سیروانی نوێ بە جیاوازی 6 خاڵ پێشەنگی ڕیزبەندی گرت و 5 هەفتە لە خولی نایابی کوردستان ماوە سیروانی نوێ نزیکترین یانەیە بۆ دەستەبەرکردنی نازناوەکە کە نازناوی وەرزی ئەم ساڵ دەستەبەر بکات لە یاری داهاتووشە دەبێتە میوانی یانەی دهۆک کە سیروان بەم یەکسانبوونەی دەستەبەری کرد دوای زنجیرەیەک سەرکەوتن کە 3 سەرکەوتن بوو لە مانگی ڕابردوو دوجارم یەکسانبوونەی تۆمار کردەوە بەڵام بۆی یەکسانبوونی هەندرێن ئەوانەیە بارودۆخەکە کەمێک باشترە بووی هەندرێن لە یاری داهاتوویان ڕاستە لە هەفتەی ڕابردووتر کاتێک هەندرێن شکستی خوارد بەرامبەر پێشمەرگێولێر سەرۆکیانی هەندرێن ئاماژەی بۆ کرد کە بێهیوا بوون لە بردنەوەی نازناوی خولی نایابی کوردستان بەڵام ڕانەرەکان هەر لە ڕاپۆرتێکی تایبەت بە پەیام ئاماژە بۆ دەکات کەوان هێشتا هیوانەیە بۆ خولی نایابی کوردستان دەستەبەر بکەن ئەم هەفتەیە هەندرێن لە یاریگای خۆی میوانداری یانی ئارارات دەکات کە ئارارات گۆڕانکاری لەسەر ئاستی ڕانەردا کردووە و ڕانەرەکەی گۆڕاوە بە شێخی ڕانەران عەبدوڵڵا مەحموود لە پاش دەستەکات کێشانەوەی ئەنوەر محەممەد یانەی نەورۆزیش لەگەڵ کامەران عەلی لەسەر هەنگاویشی ڕاستەڕوا سەرەتای وەرزامان گیانمانەوە بوو بەڵام ئێستا بارودۆخی نەورۆز گۆڕاوە
هاوڕێیان داوایەوە دەکەن چێ براوەی خەڵاتەکە بوو بەپێی ئەمەی لای من بێ جوان دیاری نایە کە چێ براوەی خەڵاتەکەی وڵەدەم لە کۆتایی بەرنمەکە ئاماژە بۆ بم کە یەکەم کۆمنتی شیکاری چ بە ڕێزێک بۆ ئاماژەی پێ دەدەم. چەمچەماڵیش پاش دەزێ کارکێشانەوەی کاگەرسان و هاتنی یونس دوجار بە سەرکەوتن گەیت. ئەتوانین بڵین بە ڕێژەیەکی زۆر ئەم یانانە پلەکانیان تا ڕادەیەک چەمچەماڵی لێ دەرچێت تا ڕادەیەک بەرەو مسۆگەریە ڕوا کە پلەکانیان سابت بێ و ڕکابەری خولی کنایبی کوردستان یەکلا بۆ تۆ لە نێوان سیروانی نوێ و یانەی هەندرێندا. دەمەوێت بچمە سەر گرافیکی بەشی کۆتایی لە خولی ناوی کوردستان کە ڕکابەرەکان و یاریە زەحمەتەکان ڕوودەدەن. برایەتی خاوەنی 29 خاڵە بە ڕێژەیەکی زۆر لە ناوچەی داوەزینەوە دوورە، بەڵام هێشتا خاڵەکەی ڕێگەیەوە نادامانەوەی مسۆگەر کردبێ. یانەی سۆران 27 خاڵەیە هێشتامانەوەی مسۆگەر نەکردو. بیرمان نەچێ برایەتی و سۆران هێشتا شووی خۆیان وەرنەگرتووە لە خولی ناوی کوردستانە کە ئەمەش بۆی هەیە سێ خاڵ لەگەڵ ڕکابەرەکانی هەولێر و زاخۆ جیاوازەکانیان کەم بکاتەوە. یانەی شەقڵاوە لە ناوچەی مەترسیە بۆ داوەزین کە شەقڵاوە کۆمەڵە یاری گرنگیمەوە پێویستەکە بە سەرکەوتن کۆتایی پێدێنێ. هەولێریش بە هەمان شێوە. هەولێر پێچەوانەی ساڵانی ڕابردووەم ساڵ لە خولی ناوی کوردستان ئاستی وەکو پێویست نییە، ئەمە ژوای کردووە تیپەکە بەم جۆرە بێت. ویانەی زاخۆ کە لەم یاری سیوانی شاد یاریزانی خولی عراقیەنا بەشداری پێکرد لە ناوچەی سووری داوەزینە بە تەواوەتی. زاخۆ پێویستی بەماندووبوونێکی زیاترە بۆی لە مۆرزەی خولی ناوی کوردستاندا مانەوە بۆ خۆی مسۆگەر کات. ڕکابەرەکانی خولی ناوی کوردستان 5 هەفتەی ماوە کۆتایی بێت. ڕکابەرەکان گەشتونەتە ئاستی لووتکە. ئەمە شۆڤێکی سەرەتایی بوو بۆ یارەکان هەفتەی دووسپێنج. ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوو بە پێی بارودۆخی یارەکان ئێمە شۆڤەی تەواو لەسەر یارەکان دەکەین. ئێستا گەر حسین ئامادە بێ پاڵەوانێتێکی تێنس لە شاری هەولێر ئەنجام دەدرێ. دەمەوێت بچمە لای حسێن محەممەد کامێرمان لە شاری هەولێر. حسێن سڵاوت لێبێ دەمەوێت شیکاریمان بۆ بکەی سەبارەت بەم پاڵەوانێتی تێنسا بەم پاڵەوانێتی تێنسە بابزانین لە چ بارودۆخێکدا بەڕێوە دەچێت و چەندیانە بەشداری دەکەن و چاوەڕێژ دەکرێت ئاستی پاڵەوانێتێکە چۆن بێت. ئەم شیکاریەمان تایبەت بە بەرنامەی شیکاری وەرزشی بۆ بکەیت. سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێم محەممەد هەروەک چۆن باسی ئیتاڵیات کرد باسی یاریەکانی خولی نایبیشت کرد. ئێمەش کەمێک باس لە پاڵەوانێتی تێنسی یانەکانی عراق دەکەین. دوێنێ یاریەکان دەستی پێ کرد، بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوە دەچێتەوە. ڕێژەیەکی زۆر یانەکان بەشداریان کردو، ڕێژەیەکی زۆر یاریەکانش بەڕێوە دەچێتن. ئەوەی ئێستا کە لە دواوەی منە بەشێک لە یاریەکانەکە ئەمڕۆ ئەنجام دەدرێتن. هەشتیانە بەشداریان کردووەکەوە یانەکان مەبەستم لە سنووری هەرێمی کوردستانە کە هەشتیانە بەشداری کردووە لە سەرتاسەری عراق 32 یانە بەشداری کردووە کە هەموو یانەکان لەگەڵ یەکتر یاری دەکەن. من دەمەوێت وردەکاریەکان لە مهندس کەمال وەربگرم. کاک مهندس وەکو ئەندامێکی لیژنەی بەڕێوەبردننی پاڵەوانێتەکە تاکە ئەندامی کوردی لیژنەکەیە دەمەوێت وردەکاری پاڵەوانتێکە چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە و پاڵەوانتیا لەو کاتە بەو ڕێژە بەشداریە بەو دەتوانین بڵێنە هەموو یاریە چۆن بوو بڕیاری لەسەر. بەڵێ پێشەچی بەخێراتنی کەناڵی پەیام و ئێوە دەکەین کە هەردەم ئامادەنە لە یاریگاکانی ئێمە بۆ ڕووماڵکردن و گەیاندنی هەواڵەکان بۆ جەماوەری کوردستان. بەڵێ ئەم پاڵەوانێتی زۆر گەورەیە بە شێوەی خولیاری دەکەن. 32 یانە بەشدارە لە سەرتاسەری عێراق، نیوەی یانەکان لە هەولێر و بەغدانە، نیوەکەی دیش لە شارەکانی ترن. گەڕەکە بە یەک گەڕ بەڕێوە دەچی یەک دەور یعنی چون و هاتن نییە بتەنیا چوونە یان بە شێوەی کۆمەڵ لە شوێنە خڕ دەبنەوە و یاریەکان دەکەن. هەر بۆ نمونە ئەوە 2 ڕۆژە ئەو یاریانە لە هەولێر و بەغدا دەستی پێ کردووە. یاریەکان هەر یاریەکی 3 یاریە 2 تاک و یەکی زۆتا. بەڵێ بەو شێوێ بەڕێوە دەچی کرد. ئەوەیەوە پێشتر لێدانەوەی بۆ کراوە ئەگەر هەمویانەکان لەگەڵ یەکتر یاری کە نزیکەی بە پاڵی پاڵاتی کۆبزانم 1500 یاری دەردێت. ڕێژەیەکی 1000 زۆرە. چۆن بیرتان لەوە کردەوە بۆ شێوازە بەڕێوە چێوەروە دەتوانین بڵێین چی خەرجی پاڵەوانتێکە دەکات چۆن ئەم وردەکاریانە چۆن؟ بەڵێ هەر ڕاستە نزیکەی
کەمەک لە 1500 یاری کەمتر ئەو پاڵەوان ئەو خولە نزیکەی لەوانەیە 6 مانگی بوێ تا 6 مانگ کۆتایی بێبێ دەتوان برێم لە جیاتی کۆی پاڵەوانەتەکانی چەند سارە دەکراوە لە جیاتی هەمووانە لە کۆتاییدا 12 نادی دەمینێتەوە بۆ خولی یان بۆ ممتاز یان ناوی لێدنێن دەرەجەیەک ئەوەندی دەبنە دەرەجە دوو و هەروە ئەندامیان دەبی لە دەستەی گشتی و هەروە خەرجی ئەو پاڵەوانەکەش زۆر زۆرە تۆپ لەگەر حەقی ناوبژیوانەکان ئەوە لەسەر یەکێتی تێنسی عێراقا ئەوان دابینی دەکەن بەڵام هاتوچۆ و مەسرەفەکانتی دەکەوتە سەر ئەستۆی یانەکان و یاریزانەکان بەڕێی من مەسرەفێکی زۆر زۆری لەوێ ئەو خولە تا کۆتای دێ لەوانەیە لە 400 تا 500 میلیۆن دینار مەسرەفی تێبچیتن ئەو پاڵەوانێتیە وەکو بیرکردنەوەی خۆت پێت وایە ئەم پاڵەوانکە لە ئاستی چاوەڕوانی یانەکان و یاریزانەکاندا یاخود بیرکردنەوە چۆنە بۆ داهاتووکەوە تێنس چۆن پێش پێ وەکو شارەزایە کە ماوەی چەندی ساڵە بەدەر لەوەی کە لە لیژنەکەی یا چەندی ساڵە تێبینیت لەسەر یاریەکان بەڵێ ئەوەش خەتوەکی باشە بەڵام یاریەکان زۆرە لەوانەیە تووشی پێکانی زۆر بن ئەوە تەجروبەکی نوێیە ئەمە دەیبینین با بزانین تا کۆتایی ساڵ ئەم ساڵ چۆن دەبی لە داهاتوو بیری لێ دەکەینەوە ئەو خولە بەو شێوەیەبی یان بگۆڕێ بەڕێی من ئەو خولە ئەو هانە بوو بکەینە شێوەی کۆمەڵە و مەناتق یعنی بۆ نمونە بفتە 4 گروپ هەر گروپەک برێن هەژ نادی تێدابی هەژدیانەبی لە بینی خوان یاری بکەن بە شێوەی خول و چەندیانەیەک بەسەرکەوی بۆ کۆتاییەکە ینی بەو شێوەیە بە تەسەوری من ئەوها باشتر بوو یاریەکان کەمتر دەبوو زووتر خلاص دەبوو خەرجیشی کەمتر دەبوو بەڵام ڕێی زۆربیان بەو شێوەی بوو کە یانەکان هەموو لەگەر یەکدی یاری بکەن لەبەرەوەی نزیکەی 30 ساڵ دەبێت پاڵەوانێکی وها لە عێراق نەکایەوە ئەوە دەبتە تەجروبەک و دەرسەک لۆمان لە کۆتایی ساڵ بڕیار دەدەین لە داهاتوو چۆن دەبێت هەر بۆ مەوزوعی پێشکەوتن شتێت طبعاً چەند خول بکرێتەوە و یاریزان یاری لەگەر یەک بکە ئاستیان بەرزتر دەبێتەوە و شوێنی خۆیان دەبینەوە لە ناو نەخشەی تێنسی عێراق و کوردستان بەخۆی تا لە دوای ئەم خولا دەتوانین بەرنامە دابنین بزانین ئێمە بۆ ساڵانی داهاتوو چ بکەین و چ نەکەین ڕیزبەندمان دەکەوتە چێندەرێ لە چێندەرەی تێنسی عێراقین و دەتوانین پلان دابنین دوایی سپاس کاک مهندس محەممەد دەمەوێت بە خێرایی باسی یاریەکانی دوێنێ و ئەمڕۆ بکەم وەروە زۆر بە خێرایی حسێن کاتم نەماوە یانەی زۆر بە خێرایی بە خێرایی باسی دەکەم زۆر باشە لە ینی نیشتمان بە سێ کۆمەڵی بێ وەڵام لە پێشمەرگی هەولێری بردەوە هەولێش بە سێ کۆمەڵی بێ وەڵام لە پێشمەرگی سلێمانی بردەوە بروسن بە سێ کۆمەڵی بێ وەڵام لە قەڵای بردەوە ئەکات بە دوو کۆمەڵە بەرامبەر کۆمەڵەیەک لە هەندرێنی بردەوە یارەکانی ئەمڕۆژ بەردەوامیە هیچ یاریەکان کۆتایی پێ نهاتۆ نیشتمان بەرامبەر قەڵا یاریەیە و پێشمەرگی هەولێر بەرامبەر هەندرێن لە هەردوو یاریگاکەی پشتم یاریگای یەک و یاریگای دووە دوای ئەو یاریانەش هەولێر بەرامبەر ئەکات یاری دەکاتن و ڕۆژانی تریش لە سبەی دووسبەی وە چوارشەم پێنجشەم یاریەکان بەردەوامی دەبێت تاوەکو هەر یانەیەک لە هەولێر 7 یاری ئەنجام بدات دواتر یانەکان گەشتی بەغدا و شارەکانی تر دەکەن تاوەکو یاریەکانی تریش ئەنجام بدەن و دواتر ڕیزبەندی پاڵەوانتەکە دەردەچێت کە 12 یانە لە پلی نایب دەبینێتەوە بەڵێ دەست خۆش بۆ حسێن ئاجزانم کاگ ئەحمەد کە کۆمنتی کردووە ژمارەیەکی زۆر کەم لە یاریزانە ئیتاڵیەکان لە خولی پرێمەر لیگ و لالیگا کە یاریەکەن ئاشکرا و دووخلە لە بەرەو پێشچوونی یاریزان و لە پلەی یەکەم و یاریزانە ئیتالیا زۆری لە خولە نێوخۆیەکان یاریەکەن تمۆحی بەرەو پێشچوون یانیارەوە زۆربەی زەربەی لە زۆری هەڵبژاردەی ئیتالیا داوە کاگ ئەحمەد براوەی خەڵاتە تایبەتەکەی بەرنامەیان بۆ دەبێت داوا لە کاگ ئەحمەد دەکەم دواتر پەیوەندیمان پێوە بکات بە پێشی تایبەتی پەیام سپۆرتەوانێ براوەی خەڵاتیان بۆ سپاس هاوکارانم گەشتیشی کاریەکیان بۆشی پێشکردن سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرتچێکین ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە
جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالەتی بەرز.